خەڵکی شاری کەرکووک شایەدی ئەم ڕاستیەیە کەوا بە دەفتەر و 22 فلان کەس دۆلار فلان کەس مەکتەب فلان کەس ئەوە هەمووی دامەزرێ. من وەک خەریجی 2014 بە کەلۆری زمانی عەرەبیم تەواو کردووە و پارەکەش خاوەن بڕوانامەی ماستەرم تەواو کردووە. ئەوەندە گەندەڵیمان بینی وتیان کولیە تەعین ناکرێ خەریجی زانکۆ تەعین ناکرێ لەسەر گیرفانی خۆمان بە پارەی داهاتی خۆمان بە پارەی حەڵاڵ و کرێکاری خۆمان ماستەرمان تەواو کردومان بەڵکوم دابمەزرین کەچی سێرەکەین جارێ بە بیانووی کۆد نەهاتۆتەوە جارێ بە بیانوەی وڵاتە ئید نایخوا جارێ بە بیانوەی شەهادەت نەهاتۆتەوە ئێکاکە هینوە هەیە لەم شارە دامەزراوە ڕۆژێ دەوامی نەکردووە بە 50 وەرەقا بە 60 وەرەقا لە ژوورە تاریکەکان. خەڵکی شاری کەرکووک شایەدی ئەم ڕاستیەیە کەوا بە دەفتەر و 22 فلان کەس دۆلار فلان کەس مەکتەب فلان کەس ئەوە هەمووی دامەزرێ. بۆیە ئێمە لە بەغا پێشووتر دووجا مزاهرەمان کردووە ئێستاکەش ئەوە بە چای خۆت ئەیبینی هاتوون چینێکی زوڵم لێکراو چینێکی فەقیر چینێکی هەژار چینێکی دەستپاک چینێکی مسەقف هاتوۆتە ئەم شارە داواکە عەدەدمان 7000ەوە کەرکووک وەک هەموو عێراق 150,000 داوا ئەکەین بۆ مناڵی بەرپرس داوا ئەکەین لەبەرەی بەیانی واستەشی نەمات دابمەزرێ یاسایەکە بێ دوای 5 ساڵ. ئەم شارە خێر و خێراتی زۆرە ئەم شارە پارەی زۆرە بۆیە داواکارین ئەم 150,000 سفرکەنەوە یەک لە هەموو پارێزگارەکانی عێراق دابمەزرێن و دووش ببێتە یاسایەک نوێنەرانی کەرکووک ئەلەویانە بەیانی دووبانی پشووی پەرلەمان تەواو بوو دەنگی لەسەر بدەن و یاسای لەسەر بدەن. ئەمە چەندەمین جارە و بێجگە لە تەقدیمات هەر باسی ناکەین چیمان تەقدیم کردووە چیمان تەقدیم نەکردووە چیمان چاوەڕێ کردو هیچ نەتیجە ئەنجامێکی نەبووە. وەکو خۆبەخشیش من بێجگە لەوەی خەریجی کۆنم خۆبەخشیشم وەکو خۆبەخش سێم جارە ئێمە نیشاندانەکەین بەڵام هیچ سوودێکی نییە هیچ وەڵامێک نییە هیچ جوابێک نییە. ئەم 7000 کەرکووکیش باوش باسکەین کە تەقدیممان تایە کرد وەکو خۆبەخش نە ئستثنا ئەمانەکەن وەکو خۆبەخش نە ناوەکانشمان بۆ ئەلانەکەن ئایا بزانین تیاینیان تیانین وەکو ئەوانەی کە هیچ وەڵامێکی نەبوو هەتا ئێستا وەکو خەریجێکی کۆن هاتوومە دووبارە خۆنیشاندانکەین تا وەڵامێک هەبێ بۆمان بزانین ئەگەین بەچۆ نەتیجەیەکمان پێ بڵێن یعنی چاوەڕێکن تا چەندێتر من چاوەڕێکم لە 2011 بۆ 12 تەخەڕوجم کردووە ئەمە تەمەنێکە کەم نییە ئەمە تەنها من نیم من وەکو خۆم باسەکەم وەکو هاوسەرەکەم خەریجی ساڵی 96 و 97 ئەی ئەو کەی دامەزرێ یعنی بەڕاستی نازان چی بڵێم حکومەت خۆت وەرە جواب چی بە من ئەڵی چی جواب ئەدەیتەوە کەی دابمەزرێم. ئێمە طبعا ئەمە لە کەرکووک بابزەم دۆم گردن بنەوەمانە باشە لە بەغا چوارەم جارە دەرەچین بۆ مزاهرە داوای مەطالبەکانمانەکەن في حال ئەگەر یعنی مەطالبەکانمان تەنفیز نەکرد ئێمە هەر مستەمر ئەبین ئینشاءالله بەس شێوازێکی سلمی دژی حکومەت دین دووبارە قساکەینەوە ئێمە لەگەڵ حکومەتی بە هەموو شێوازێک حکومەتی خۆمان خۆشەوێ هیوادارین ئەم مەطلبات تەنفیز بکرێت و لەم نەهامەتێ دەرچێت چونکە هەمومان خاوەن ماڵ و مناڵی بەیانی دووبەیانی من کوڕم هەبێ بەیانی دوای پێ بڵێم کوڕم من خوێندم حکومەتی چی بۆم دەکرد دەرچوونە مەکتەب بڕۆ ئیشکە وانە ئەمە سەقافەت نایەلێت ئەمە علم نایەلێت هیوادارین لە حکومەت تەنفیز ئەم مەطلبان بکە و زۆر سپاس بەخێر بێن یاخوا.